ئەمڕۆ کۆمیسیۆن هەوڵێکی جددیدا بۆ ئەوەی دەنگدانەکە بە شێوازێکی ئاشکرا بەڕێوە بچی و لەگەڵ ئەوەشە بە هەمان شێوە ئەمڕۆ کۆمیسیۆن جۆرێک لە تەڕەپی پێوە دیار بوو بەپێی ئەو خروقاتانەی کە هەبوو و لەگەڵ ئەوەشە یەکێک لە بێحورمەتی قانونیەکانی کۆمیسیۆن بریتی بوو لەوەی بە زمانێکی هەڕەشەی کرد لە بەشداریبوانی کۆنفرانس بە تایبەت ئەو بەرەیە کە پێمان دەڵێن بەرەی دەستور بەڵام ئەو بەرەی کە با بڵێن بەرەی کورساتن معزز مکەڕەم دانیشتبوون بەبێ هیچ زۆرێک لە فشارێک و هەڕەشەیەک ئامادە بوون لەگەڵ ئەوەشە بەڕێزان ئێمە کێشەی شخصیمان لەگەڵ هیچ کەسێکانیە بەڵام کەسێک هەیە هاوڵاتیە بە ناوی دانا ئەحمەد مەجید کە کێشەی قانونی هەیە کە حکم دراوە و محکومە بە 6 ساڵ وازەحە لەگەڵ ئەوەشە بە سەبەبی یاخود بە هۆکاری بە هەدەردان و ئێختیلاسی مادی کە پارەی و ئەمواری ئەم خەڵکەی خواردووە ئەو کاتی کە لە سەردەمی پارێزگاری شاری سلێمانی بووە و لەگەڵ ئەوەشە بەنا قانونی و بەنا یاسایی عەفوێکی عامی بۆ دەرکراوە ئەم عەفوە عامە ناچێتە چوارچێوەی بابەتە گشتگیری یاساییەکان و لەگەڵ ئەوەشە هەر کەسێک کە محکوم کرابی بە هەدەردانی ئەمواری دەولە لەگەڵ ئەوەشە بۆی نییە بە هیچ جۆرێک لە جۆرەکان بەشداری هەبی لە وەزیفەی حکوومەت یان بەشداری هەبی لە هیچ با بڵێن پۆستێکی سیاسی و ئەم بابەتانە و لەگەڵ ئەوەشە بەڕێزان یەکێک لە ئشکالەکانی تری ئەم بزوتنەوەیە کە ئەو برادەرانە دروستیان کردووە بریتی بۆ لەوەی کە بەڕێزەکە لا دەبین عومەری سەید عەلی کەوادەی قانونی خۆی لەنام ئەم بزوتنەوەی گۆڕانە بەسەر چوو بوو بکە با بڵێن دەستی لە کار کێشابەوە لەگەڵەوەشە بەنایاسایی سکاڵا بەنایاسایی وەکالەیەکی کردبوو لە بۆ ئەو هاوڵاتی بەڕێزە بە ناوی دانا ئەحمەد مەجید قسەکە لەسەرەوەیە دوای ئەو ماوەیە بەپێی بەیان ڕێی کۆمیسیۆنیش نە دانا ئەحمەد مەجید هیچی لێ وەردەگیری لە کۆمیسیۆن نە عومەری سەید عەلی هیچی لێ وەردەگیری لە کۆمیسیۆن بۆیە ئەم بگرە و بینە و بەردەیە کە هەیە لەسەر ئەم برادەرانە دڵنیای لەوەی کەوە دەستێکی تەواوی لە پشتە بۆ ئەوەی ئەو مەوزوعە بە ئاقارێک دابکەن و لەگەڵ ئەوەشە دەستێکی تەواو هەیە بۆی ئەم بزوتنەوەی گۆڕانە لە ناو ببن قسەکە لەسەرەوەیە هێنانی کۆمیسیۆن هێنانی کۆنفرانس لە شاری سلێمانی لە بۆ شاری کەرکووک خۆی لە خۆیدا ئەمە مەتەڵە با بڵێن بیردۆزە یاخود ئەمە پیلانجیێڕەکەیە بۆ ئەوەی بزوتنەوەی گۆڕان لە ناو ببن اختلا بەڵێ پلانی ئێوە چییە بێ دوای ئەمە ئەگەرزانیشتان دوو پرسیارمەیە ببوورە پلانی ئێوە چییە بێ پرسیاری ئیجراعاتی قانونی هەیە مامەڵەی قانونی خۆمانەکەین و ئەو جیاتانی کەلایانی با بڵێن قانونین سکاڵای یاسایی خۆمان تۆمارەکەین هەموو ئەو کەسانی کە ناومان هینان داخلی ئەم سکاڵانە دان بەم کۆنفرانسە دانێن کاکارزان دانی پێیانێن کۆنفرانس بتخوا بۆچی پێتان وایە کۆمیسیۆن لە ئەوەی کە باسم کرد بەشێکیان نەیانتوانی دەنگ بدەن ئەوانی کە باسم کرد و خاڵانە پێویست ناکات کاکارزان دەست خۆش